هەفتەیەک بەسەر دەستپێکردنی ئاڵۆزیەکانی نێوان هەردوو حکوومەتی تورکیا و عێراقدا تێپەڕ بووە. هەفتەیەکە بەرپرسانی ئەنقەرە و بەغدا پەیامی تون ئاراستە یەکتر دەکەن، بەڵام تا ئێستا فشارەکانی عێراق تورکیای پاشگەز نەکردوێتەوە بۆ کشانەوەی سەربازەکانی لە سەربازگەی باشیک. عێراق داوای لە تورکیا کردووە دەست بەجێ پاشەکشە بەو هێزە بکات، بەڵام تورکیا پێداگری دەکات لە سەرمانەوەی و دەڵێت ئاماژلێەوەی مەشقپێکردنی پێشمەرگە و حەشدی وەتەنیە تا ڕۆڵ لە کۆنتڕۆڵکردنەوەی شاری موسڵدا بژێڕن. وەزارەتی دەرەوەی عێراق بە فەرمی لە ئەنجومەنی ئاسایشی نەدەوڵەتی سکاڵای لە دژی تورکیا تۆمار کرد، بەڵام لە بەرامبەردا ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا سەر لە نوێ جەختی کردەوە کە پاشەکشە بە هێزەکانیان لە عێراق ناکەن. Herhangi bir terör saldırısına ئەردۆغان سەرسوڕمانی خۆشی نیشاندا لە کاردانەوەکانی دەساڵەدارانی بەغدا بەو پێی ساڵێک و 6 مانگە هێزەکە لە عێراق جێگیر کراوە و پێشتر کاردانەوەی ئەو تۆی نەبووە لەلایەن بەغداوە. ئەحمەد داود ئۆغڵۆ سەرۆکوەزیرانی تورکیاش ڕاگەیاند لە دوای کۆبوونەوەی لایەنی تورکی لەگەڵ بەرپرسانی عێراقدا لە شاری بەغدا حکوومەتی ئەنقەرە بەنیازە سەر لە نوێی هێزەکانی لە سەربازگەی باشیک لە نزیک شاری مووسڵ ڕێک بخاتەوە. حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق کە لە 5 ئەم مانگەدا یەکەم ڕاگەیاندراوی لە سەرهاتنی هێزەکەی تورکیا بڵاو کردەوە، لەو کاتەوە تا ئێستا ڕۆژانە ڕاگەیاندراوە و لێدوانی لەو بارەیەوە هەبووە. أن إرسال قوات تركية مدرعة من دون موافقة الحكومة العراقية. لە دوایین لێدوانیدا عەبادی جەختی کردەوە قسەکردن لەبارەی ئەوەی کە هێزەکانی تورکیا بۆ کاری مەشقپێکردن بە چەکدارانی حەشدی وەتەنی هاتوونەتە عێراقەوە چاوەشەکردنە و ئەو ڕاستیە ناشارێتەوە کە ئەو هێزە نافەرمیە و تورکیا بەبێ ڕێکەوتنی لەگەڵ بەغدا سەروەری عێراقی پێشێل کردووە. هەر لەو چوارچێوەیەدا و لەسەر داوای حکوومەتی بەغدا وەزیرانی دەرەوەی کۆمکاری عەرەب ئامادەکاری دەکەن بۆ ئەنجامدانی کۆبوونەوەیەکی نائاسایی لە چەند ڕۆژی داهاتوودا. هەڵوێستەکانی ئێستای حکوومەتی عێراق لەسەر هاتنی هێزەکەی تورکیا لە کاتێکدایە. عێراق لە ساڵانی 60ەکانەوە ڕێکەوتنیی هاوبەشی لەگەڵ تورکیاوە ژۆ کردووە و تا ئێستا ئامادە نییە هەڵی بۆشێنێتەوە کە ڕێگە دەدات بە بەزاندنی سنووری نێوانیان لە ساتە وەختی بوونی هەڕەشە بۆ سەر ئەو دوو دەوڵەتە و ڕوبەڕووبوونەوەی ئەو هێزانەی بە مەترسی دەبینن لەسەر سنووری هەردوو وڵات. هەر بەهۆی ئەو ڕێکەوتنەوە لە ئێستادا فڕۆکە جەنگیەکانی تورکیا ڕۆژانە ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان بردومان دەکەن و حکوومەتی عێراقیش هیچ هەڵوێستێکی نەبووە. ئەوە ژوای کردووە هەندێک لە چاودێرانی سیاسی لەو بڕۆیە دابن کە حکوومەتی عێراق توانای پاراستنی سەروەری دەوڵەتەکەی نییە. کاروان شێخ موحسین NRT